سەرەڕای قەیرانی دارایی و وەستانی پرۆژەکان لە هەرێمی کوردستان ئەمڕۆ کۆتایی بەکاری هەڵکۆڵینی تونێلی چیای بەنیهەریر هات. تونێلەکە 3565 مەتر درێژە و لە ئێستادا تەنها 50% کارەکانی تەواو بووە. بە تەواوبوونی ئەم پرۆژەیە کەوا ڕێگایەکی سەرەکیە لە نێوان حاجی ئۆمەران و هەولێر، مەودای ڕێگاکە و تا ڕادەیەک ڕووداوەکانی هاتوچۆ بەهۆی ئەم تونێلە لە داهاتوو کەم دەبنەوە. بەناوی خوای گەورە میهرەبان ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە کە کاری هەڵکۆڵین لە تونێلی بێتیای هەریر شەک کۆمپانیا ئەرتاش جێبەجێ دەکات کە بەشێکە لە جۆتساییدی هەولێر حاجی ئۆمەران کە بە چەند خۆناغ چوتە بواری جێبەجێکردن کە وەزارەتی ئاوەدانکردنەوە لەسەر بودجەی خۆیان ئەم بوارە ئەم پرۆژە گرنگەی بەستنی هەولێر بە حاجی ئۆمەران بە جۆتسایید کە ڕێگەی هاملتۆنی پێشان و بەستنەوەی پایتەختی هەرێمی کوردستانە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران کە دوای تونێلی مەسیف و ڕێگای پرۆژەی کۆڕێ قەندیل ئەمڕۆکە لە بەنی هەریر کام پرۆژەیە 50% ئەمڕۆ تەواو دەبێت بەوەی کە هەردوو تونێل هەردوو چوون و هاتن کاری هەڵکۆڵین لێ تەواو بووە کە گوژمەی پرۆژەکەی 138 ملیارە. بە پێی ماوەی پرۆژەکە دەبوایە لە یەکی 2017 کۆتایی بە تونێلەکە هاتبە، بەڵام بە پێی قسەی بریکاری وەزارەتی ئاوەدانکردنەوە بۆ ڕێگاوبان بەهۆی قەیرانی داراییەوە لە وادەی خۆی تەواو نابێت. قۆناغەکانی تر ئینشاءڵڵا بە هەمەتی هەموو لایەک و ئەم قەیرانی داراییە ئەگەر نەبووە ئێمە لە یەکی 2017ەوە تونێلەکەمان دەکردەوە لەگەڵ ئەپڕوجەکان، یعنی مختەرەباتی تونێلەکەشەوە ڕێگایە لە هەردوو لایەوە دەوێت بۆی بکرێت. بەڵامی تر خۆتان دەزانن ئەم قەیرانە تاسیری زۆر هەبوو لەسەر پرۆژەکە. ئێمە وەکو کۆمپانیای تورکی بەرپرسیاری جێبەجێکاری ئەو پرۆژەینە حالیان کاری هەڵکردن تەواو بووە. ئێمە 24 ساعت کار دەکەین بە دوو شەفت، یعنی بە دوو وەز بەکارەکەین تا ئێستا وا کارمان کردووە. ئیشی کۆنکریتی ماوە، یعنی بابرێن ئیشی لاینینگی ماوە کار کردووە، کارێک ئسکاڤێشی چۆن کار عەدنان باسی کرد تەواو بووە و ئینشاڵڵاش ئەوە حالیان بەردەوام. ئەمڕۆ کۆتایی بە کوونکردنی تونێلی نێوان خەلیفان هەریر هات. با کوونکردنی ئەم تونێلە لە داهاتوودا ڕێگای نێوان هەر چوار قەزای سۆران و ڕەواندز و مێرگەسۆر چۆمان نزیک دەبێتەوە بۆ هاوڵاتیان بۆ شاری هەولێر. ئەم تونێلە با درێژایی نزیکەی 4 کیلۆمەتر لە ژێر ئەم چیایە کون کراوە. ئازاد ئۆمەراوەیی، کەناڵی ئاسمانی پەیام، تونێلی نێوان خەلیفان.